زۆر جابینین لە ترافیکەکانە یاخود لە شوێنەکانە کە سیارە ئەوەستێ کەسانێکیان مناڵ دێتە قەی سیارەکەتەوە داوای پارە ئەکا یا داوای شتێک بۆ سوالکردن. زۆربەیان کە ئەبینی وەکو باندێک کە هەڵە سۆڕێنەوە یان محتاجی ئەوە نین. ئایا پێدانی پارە بەو کەسانە من زۆریشم لەسەری خوێندۆتەوە کە بە گوێرەی حەدیث ئەڵێ حرامە، بەڵام ئێمە نازانین ئەو کەسە داوای یارمەتی ئەکا ئایا ئەو کەسە بەڕاستی محتاجی ئەوەیە یان ینی لەم ڕۆژگارەیە ڕاستی ئەوە تێکەڵ بووە لە ئێمە. با من عەرزی جەنابت بکەم. طبعا ئەوانە زۆربەی هەرە زۆریان مناڵ و مناڵی هەرزەکارن و ئەوانن کە زیاتر لە خوێندن بێبەش کراون و هەر ئەو کەسانن کە زیاتر باوک و دایکی ئەم مناڵانە ئیستیغلالی ئەم مناڵانەیان کردووە، لە خوێندن مەحرومیان کردووە، فێری سەرجادەیان کردووە. تۆ ڕۆژانە ئەگەر ئەم مناڵە بەلایەن کەمەوە 200 سیارە ئەسڕێت، لەم 200 سیارەیە ئەگەر بۆ نمونە 100 سیارە نەیداتێ خۆ 100 سیارە ئەیداتێ کەواتە 100,000 دەسەکەوێت. باشە 100,000 دەسەکەوێت. ئەمە ڕۆژێ دوان سیان چوار ساڵێ دوان چوار ئەمانە بە بەردەوامی ئەمە بە بەرمەجەکردنی سوالکردنە و فێرکردنی ینی مناڵانە کە بێنە سەر جادە. بۆیە بە هیچ شێوازی هاوکاری ئەوانە مەکەن، بە هیچ شێوازیە. من لە هەمیشە بە خەڵکی مزگەوتی شموتووە تکاتان لێکم هەر کەسێک هات لە مزگەوتە داوای هاوکاری کرد مەیدەنێ عفوم کە قسەکەشە پێ بڕم، بەڵام ئەو کە سوێنت ئەدا ینی داواکە سوێنت ئەدا بە ناوی ئەڵڵا، یعنی تۆ شەرمەزاری ئەوە ئەبی کە سوێنت ئەدا بە ئەڵڵا. ئێمە لەبەر خاتری ناوهێنانی ئەڵڵا شتێکی ئەینێ، شتێک پارەی ئەینێ. سەری کە قوربانگیان ئایا ئەو کەسە لە بنەڕەتە کەسێکی موسڵمانە یا ناوی خوای ینی خوای کردووە بە چی بە وەکو چی پێ بڵێن، ینی وەکو دەستکەوتن یان بۆی کەوا چۆن بڵێ هەستی تۆ بجوڵێت وەکو ئامرازێکی دەستکەوتنی لێ کردووە. ولا تجعلوا الله عرضة لأيمانكم أن تبروا وتتقوا وتصلحوا بين الناس. يعني بۆ نمونە ئەوەیان زیاتر بۆ ئەوەیە ینی کەسێک ئەڵێ بەخوا فڵانە شت ناکەی لە بەخوا نابێ بیکەم بۆیە اتخذوا أيمانهم خوای گەورە کە کاتێ باسی منافقەکان ئەکات ئەفەرمێ سوێنەکانیان کردوتە بە قەڵغا. باشە کە کاتێ پرسیاری لێکەڵێ بەخوا وام نەکردووە یا تو خوا ناوی خوای کردووە بەچی بۆ بەرژەوەندی ژیانی خۆی بۆ دەستکەوتنیکی ینی دەستکەوتنی مادە. ناکرێ هەر کەسێ وتی توخوا تۆ بەبێ لێکۆڵینەوە مادام وتی توخوا تۆ بیدەیتێ ناکرێت. گوناحبار نابین لەوەیە ئەگەر بینەدەین. من گۆڕاگرە من لەم شاری خۆمانە خەڵک هاتووە لە ناو مزگەوتە ڕۆژی جومعە هاواری کردووە لێم قەوماوە وەزعم زۆر خراپە ئیفلیجم حاڵ و مەسەلە ئاوایە باوەڕتە بێ پڕ سەر ئەو بەرماڵەیان بۆ کرد لە پارە. باشە ئیتر سیرەکەم کەسێک هاوکاری وا لەگەڵایە هاوکارێتی سیرەکەم ئەویش برایەتی کۆیان کردەوە برایە کەوتە دوایان وتی وەڵڵاهی مامۆسا خۆیان کرد بە یەکێک لە نادیەکانی سەرچنارە. من خۆم بینیومە لە ترافیکەکان بە کەریمکیابان مناڵە هێنن دایانێنە سەر ئەو جادە بە کلینیسیان پێدەن نازانم ماسیحەیەک و دەبێ ئاوێکیان پێدەن بۆ سیارە سەڕینەوە شتانە. من خۆم بینیومە بە چاوی خۆم. بالضبط قوربانگیان بالضبط پێت ئەڵێم زۆربەی هەرە زۆری ئەوانەیە بەداخەوە ینی هەبووە هاتووە لە ڕێگەی ئەم سوال و ئەوانە و پارەی پێیا کرد و دوای چۆ لە ئافرەتی لەش فرۆشە پەرژینێکی قایم بێ چۆ پارەکەی داناوە، لە قومارە پارەکەی داناوە، لە مەشروب و لە دووکەڵ و لە دەرمانە دایناوە. بۆیە ناکرێ قوربانگیان لەم کاتەیە ئێمە هەر چای خۆمان بکەینەوە سێرەکەین دەوروبەرەکەی خۆمان پێویستی پێێتی. ڕەنگە ئێستا تۆ برایەکە تەبێ محتاج بێ بە پارە، خوشکێکە بێ ئامۆزایەکە تەبێ پورزایەکە تەبێ هەر یەکە لە ئێمە بەڕاستی دەوروبەرەکانمان نقوسانی هەیە. خێرە من دەوروبەرەکەی خۆم واز لێ بێنم بڕۆم ئەوەی کەوا لەسەر جادەیە خۆ ئەزانی ڕەنگە ڕۆژی 1000 سیارە پاکاتەوە دەست 2000 سیارە پانەوەکە لەم 2000 سیارە خۆ هەزاری هەر ئەیداتێ. بەڵام نەک هەر لەسەر با بڵێن لە ترافیکەکانە سەیرەکەی بینی لە تەنانەت لە عەیادەکانیشە لەناو بازاڕە لە هەموو شوێنێک ینی وەکو باندێک من وام لێهاتەوە ئەڵێم وەکو باندێک ئەسوڕێنەوە بە هەموو شوێنێکە. قوربانگیان با من ئەو ینی 2 ساڵ پێش ئێستا بوو ئافرەتێک ینی گەنج بوو لە بەردەم مزگەوتەکەی هاتە ناو مزگەوتەکە و ڕەمەزان بوو
والحاصل يعني خەڵکێکی زۆر سەیری ئەم ئافرەتەیانە کرد، داوای پارەی لە خەڵکە کرد. لەگەڵ یەک دوو برایە وتم زام ئەم ئافرەتە چی پێویستە ناکرێ، ما ئافرەتە بەم گەنجێتیەوە ئاوا یعنی خۆی ئارایش داوە بێت لە ناو مزگەوتا داوا بکات و خەڵکێکی زۆریش تەماشایە کرد و تووشی گوناح بوو. لەگەڵ ئەو برایانە ڕۆشتم وتم خوشکەکەم تۆ چی پێویستە؟ مناڵێکی بچووکشی پێبوو، وتی وەڵا من ئەگەر پێویستم پێ نەبێت بۆچی دێم لەبەر دەرگای مزگەوت داوا لە خەڵکەکەم. ئەو بوو لەگەڵ ئەو برایانەیە وتمان خوشکەکەم تۆ چیت پێویستە؟ ئێمە هاوکاری لەگەڵ ئەم برایانە هاوکاری جەنابەت ئەبین، چیت پێویستە لە خزمەتانە بین. پرسیارمان لە مناڵەکە کە کچەکە کرد، وتمان ئەمە چیتە بێت؟ وتی ئەمە دایکمە. بەس دوای ئەوە کە ئەو برایانە کەوتنە ڕێگا لەگەڵ یا سیارەیان هێنا کە بچن بۆ ماڵیان، ئەوە بۆ ئەم ئافرەتە وتی کاکە من داوای لێبوردنتان لێکم، هیچم پێویست نییە، سیرەکەین ئەو مناڵەشکەوا پێی بوو مناڵی خۆی نەبوو، خوشکی بوو. باشە دوای سیرمان باشە کە زۆر لێکۆڵینەوەمان لێ کرد، سیرمان کرد ئەمە دایکی بەکاری هێنێت، دایکی بەکاری هێنێت و هیچ پێویستی بەو پارێژ نەبووە، بەڵام دایکی لە مەکتەب دەری کردو ئەم کچە بەکاری هێنێت. کەواتە نابێ ئێمە ینی خۆش باوەڕ بین، هەر کەسێ وتی تخوا بم دەرێ بیدەیتێ. دەست خۆش مامۆساگیان لە کاتم کردی، زۆر داوای لێبوردنەکەم. سپاس دەکەم مامۆساگیان. گیانە خۆ بەخێر بی، چاوەکەم بەخێر هاتی سەر چاوم.